سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش و ڕۆژێکی نوێتان هیوادارم کە بە دڵخۆشی بە سەلامەتی دەستی پێکرد بێت. من و هاژێ هاوکارم وەک هەموو ڕۆژێک کۆمەڵێ بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردو لە ڕۆژباشی کوردستان 24 چون ئەزانین ئێوە بینەری ئێمن. لە یادی نەکەین کە ئەمڕۆ یادێکی زۆر مەزنەکە 11 ئازارە و 29 ساڵ لەمەوبەر ڕاپەڕینی خەڵکی شاری هەولێر بەرامبەر دەستگاکانی ڕژێمی بەعەس ئەنجام درا لە ڕێی ڕێخستنەکان و شانەکانی ناوشار و هەروەها هێزی پێشمەرگە کە ئەمڕۆ 29 ساڵ بەسەر ئەو یادەدا تێدەپەڕێت. ڕۆژتان باش بینەران و سەرانی کوردستان 24 ڕۆژ باش پەیامی ئەوەی پێەیە کە ئێوە ڕۆژەکەتان بە باشی دەست پێ بکەن و پەیامی ئێمە بەو بڕگە و بابەت و پاکێجانی کە بۆمان ئامادە کردوون ئەوەیە کە ڕۆژێکی باشتان هەبێ هاوکات لەگەڵ ئەوەی کە سۆڤانی هاوکارم باسی کرد ئەمڕۆ 29 ساڵ تێپەڕێت بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی پایتەختی کوردستاندا ئەمڕۆ نیو سەدەش تێدەپەڕێت بەسەر ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 کە ئەو ڕێکەوتنامە گرنگە بوو لە مێژووی کوردایەتیدا باسی ئەکرێت کە بە ڕێکەوتنامێکی ئەوەندە گرنگ باسەکرێت کە لە سەدەی 20دا ڕوویداوە تاکە ڕێکەوتنامەیە لە نێوان سەرکردایەتی شۆڕشی ئەیلول و لەگەڵ هەروەها حکوومەتی ناوەندی ئەو کاتە ئەو ڕێکەوتنامەیە واژۆ کرا کە تێیدا چەندین ماف بۆ گەلی کورد دەستەبەر کرا و هەروەها زمانی کوردی بووە دووەمین زمان لە کوردستان و لە عێراقیشدا ئێمە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەو بابەتە میوانداری کەسێکەکەین و هەروەها لەسەر ڕاپەڕینەکەی شاری هەولێر و زانیاری زیاترتان پێ دەدێت. سەرەتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ دەکات. ئەفەرموو سۆڤان. نێچیروان بارزانی بە بۆنەی ساڵیادی ڕێکەوتنامەی 11 ئازار پەیامێکی بڵاو کردەوە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامەکەدا بە بۆنەی ساڵیادی واژۆکردنی ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 ڕایگەاند یادکردنەوەی ڕێکەوتنامەی 11 ئازار ڕێزگرتنە لە مێژووی تێکۆشان و قوربانیدانی گەلی کوردستان. ڕاشیگەیاند ڕێکەوتنەکە بەڵگەی باوەڕی گەلی کوردستانە بە ڕێگە چارەی ئاشتیانە. نێچیروان بارزانی ئاماژەی بەوەش کرد ڕێکەوتنامەی 11 ئازار وانە و پندێکیشە بۆ لایەنە سیاسەکانی عێراق کە هەمیشە بژاردەی دیالۆگ و لێگەیشتن و ڕێزگرتن لە مافەکانی یەکتر هەڵبژێرن. مەسرور بارزانی ڕای دەگەێنێت کۆرۆنا تەنیا کێشەیەکی تەندروستی نییە بەڵکو دەرهاویشتەی نەرێنی لە سەر ئابووریش هەیە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت بە دەرهاویشتە و لێکەوتە ئابوووریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و دۆخی ئابووری هەرێمی کوردستانی کرد. لا کۆبوونەوەکەدا مەسرور بارزانی ڕایگەاند ڤایرۆسی کۆرۆنا تەنیا کێشەیەکی تەندروستی نییە بەڵکو دەرهاویشتەی نەرێنیشی لەسەر ئابووری جیهان و لێکەوتە کە لە عێراق هەیە و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داواشی لە هاوڵاتیان و لایەنە سیاسەکان کرد پابند بن با ڕێنمایە تەندروستیەکان و بە بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەن. وەزارەتی تەندروستی ئامارێکی نوێی توشبوانی بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئاشکرا کرد. سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند زیاتر لە 3000 کەس لە 29 شوێن کەرەنتینە کراون و بەشێکیان سەلامەت دەرچوون و گەڕاونەتەوە ماڵەوە. ڕاشیان گەیاند لە 24 کاتژمێردا پشکنینی تاقیگەیی بۆ 154 گومان لێکراو کراوە و ئەنجامی پشکنینی 2 کەس پۆزەتیڤ دەرچووە و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. ئاماژەی بەوەش کرد یەکێک لە توشبووان قوتابیە و تەمەنی 19 ساڵە و ئەوەی دیکەیان پیاوێکی تەمەن 64 ساڵەیە. ئەیاد عەلاوی پشتیوانی گەڕانەوەی عادل عەبدولمەهدی بۆ سەرۆکوەزیران دەکات. ئەیاد عەلاوی سەرۆکی هاوپەیمانی وەتەنیا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا داوای گەڕانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی داست لە کارکێشاوی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق کرد و ڕاشیگەاند پێویستە ماوەی کارکردنی کابینەکەی عادل عەبدولمەهدی نوێ بکرێتەوە. ئەیاد عەلاوی ئاماژەی بۆش کردووە کاندیدانی محەممەد تۆفیق عەلاوی بۆ پۆستە وەزاریەکان سربەخۆ نەبوون و بەهۆی ناشارەزاییشەوە شکستی هێنا.
و یەکەم حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە تورکیا تۆمارکرا. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەاند ئەنجامی پشکنینی گومان لێکرا و پۆزەتیڤ دەرچووە و دەرکەوت کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. ڕاشیانگەیان توشبۆکە کوڕێکە و پێشتر هاتوچەی وڵاتانی ئەوروپای کردووە و تەواوی ئەندامانی خێزانی توشبۆکە لە ژێر چاودێریدان. و وەزیری تەندروستی تورکیا ئاماژە بەوەش دەکات مەترسی بڵاوبوونەوەی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی زۆر کەمە. هەر سەبارەت بە کۆرۆنا تا ئێستا 14 بەرپرسی ئێران بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئێران ڕایگەاند ڕەزا ڕەحمانی وەزیری بازرگانی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ژێر چاودێری تەندروستیدا بووە و دەرکەوتووە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. ڕاشیگەیان ئێستا وەزیر لە ماڵەوە خۆی کەرەنتین کردووە. لەلایەکی دیکەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا محەممەد ئیبراهیم جێگری بەڕێوبەری پیشەسازی پارێزگای گیانی لەدەستا. تا ئێستا زیاتر لە 20 بەرپرسی ئێران تووشی کۆرۆنا بووە و 14 بەرپرسیان بەهۆی ئەو ڤایرۆسە گیانیان لەدەستاوە. و بەهۆی کۆرۆنا بارەگای سەرەکی نەتەوە یەکگرتوەکان بەڕووی خەڵکدا دادەخرێت. ستیڤان دۆجارێک گوتەبێژی نەتەوە یەکگرتوەکان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوتەوە دوای کەمکردنەوەی ژمارەی کارمەندان لە ئەمیندارەتی گشتی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بڕیاردرا بارەگاکەمان لە نیویۆرک بەڕووی هاوڵاتیان دابخەین و هەموو خولەکان ڕابگرین. ڕاشیگەیان تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لە ناو کارمەندەکانیان تۆمار نەکراوە. دۆناڵد ترامپ ڕەتی دەکاتەوە تووشی کۆرۆنا بوو بێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕایگەاند تووشی کۆرۆنا نەبووە و هیچ نیشانەیەکی توشبوون بە ڤایرۆسیشی نییە. ڕاشیگەیان ئەمریکیەکان بەرامبەر کۆرۆنا دان بە خۆیاندا دەگرن و پێشتر هەواڵی توشبوونی سەرۆکی ئەمریکا بە کۆرۆنا بڵاو بووبەوە. بەپێی هەواڵەکە گوایە ترامپ لە ڕێگەی تەوقەکردن لەگەڵ دوو کۆنگرێسمانی توشبوو بە کۆرۆنا ئەویش توشبوو بێت. ئەمیش کورتێک بوو لە گرنگترین هاوڵەکانی ئەمڕۆ. هەروەک لە سەرەتای پرۆگرامەکەەوە باسمان کرد تەوەری ئەمڕۆی بەرنمەکەمان قسەکردنە بێت لەسەر یادی ڕاپەڕینی ساڵی 1991 خەڵکی شاری هەولێر دژ بە ڕژێمی بەعەز. بۆ گفتوگوی زیاتر و خستنە ڕووی دیوە جیاوازەکانی ئەو ڕووداوە مێژوویە ئێمە میوانداری بەڕێز شێخەڵا ئیبراهیم بەشداربووی ڕاپەڕینی هەولێرمان کردووە. کاک شێخەڵا بفەرمیتە ئێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت ئێمە گفتوگوی زیاتری لەگەڵەکەین. بەخێر هاتی. فەرمووی کاک شێخەڵا بفەرموویتە ئێرە. فەرمووە لێرە. بەخێر هاتی کاک شێخەڵا. ڕاپەڕین یادەوەریەکانی زۆرن بە تایبەتی جەنابێت کە شاید حاڵێکی ئەو ڕۆژە بوویتا لە 11 ئازار ڕۆژێکی وەکو ئەمڕۆ. یەکەم هەنگاوی ڕاپەڕین لە کام شوێن یان گەڕک لە هەولێر کراکە بەبیرت بێت؟ بەناوی خۆی گەورە مێهرەبان زۆر سپاس بۆ کەنارە 24 ئەوڕۆ ڕۆژێکی شکۆدار و گرنگە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان کە دوو یاد دەکەین. یادی یەکەم یادی 11 ئازاری ساڵی هەفتا کە بەهۆی هێز و بازووی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و ڕابەرایەتی بارزانی نەمر بۆ یەکەم جار چۆک بە ڕژێم دانرا کە دان بە مافی ئۆتۆنۆمی بۆ کوردستان دابنرێ کە ئەوەش یەکەم جار بوو ئەو زۆرە دەستکەوتە مەزنە بەدەست میلەتەکەمان بهێت. یادی دووەم یادی ڕاپەڕینی 11 ئازاری 1991 کە لە هەولێری خۆشەویست دەماوەری گەلەکەمان بەرپای کرد و هەولێری ئازاد کرد. ڕاپەڕین شتێکی کتوپەر نەبوو. ماوەیەک بەر لە ئەو ڕاپەڕینە دوو مانگ پێشتر کە ئەو کاتە بەرەی کوردستانی هەبوو چەندین کۆبوونەوەی سروپڕ کرا بۆ ئەوەی پیلانێکی ڕێک و پێکدا بڕێژرێ کە چۆن دەست بە ڕاپەڕین بکرێتن.
هەموو حزبە کوردستانیەکان بەشداریان تێدا کرد بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو بڕیار براکە هەموو منطقەکانی تەوزیع کرا مەسئولەکان چێ دەبن چۆن حرەکەت دەکەن لەگەر زەماوەڕ تێکەر دەبن. بەڵێ کاک شێخەڵا جۆش و خرۆشی ئەو سەردەمەی خەڵک چۆن بوو؟ هەموو چین و توێژەکان بەشدار بوون لەو ڕۆژەیە؟ بەڵێ بە تێگەڕای زەماوەری خەرکی کوردستان بەڕاستی هیمەتی هەرە مەزن و گەورە زەماوەری خەرکی کوردستان بوو. پێشمەرگەش وەکو هەوێنی ئەو ڕاپەڕینە بەشداری تێدا کرد، بەڵام پێشترش ئامادەکاری کرا بوو کە پەیوەندی بە تەنزیمات کرا بوو، تەنزیمات ئامادەکرا بوو، زەماوەڕ ئامادەکرا بوو، هەتا چەکدارەکانی کە دۆستی شۆڕش و کورد بوون هەموو ئاگادار کرابوونەوە لەو ڕۆژەی کە هەموو بەشداری لە ڕاپەڕین بکەن. ئەمە وەکو لقی دوو بووینە دوو بەش لە هاتنمان دوو هەولێر، بەشێکمان کاک عومەر عوسمان مەسئولی لق بوو، کاکوش سێرە لەگەڕی بوو، لەگەر مەجموعەکی تر لە پێشمەرگەکان لە ناوچەکان کاک زەمان وردکە و ئەوانە هاتن پێشی مە هاتن. بەشی دووەم ئەمە هاتین لە قاسمەڕە جەنابی سەرۆک لەوێن دەرێ بوو کە ئەو قیادەی بەرەی کوردستانی دەکرد و قیادەی ئەو ڕاپەڕینەی دەکرد. ئەمەی ڕاگرگوتی ئەو شەو بمینەوە لەگەڵ من کەس لێرە نمایە، ئەمە لەوێ ماینەوە لەبەرەوە ئەمە دەی مانگ بەڕێکەتین هاتین کە ڕانیا ئازاد کرابوو لە ڕێ سیارە هاتن ئەمەیان هەرگرت بە سیارە هاتین ئەوەل جێ هاتینە قەڵات دزێ بەداخەوە کارەسات بوو شارێکی ئەوە وێران کراو کە دیتمە هەموو تاساین کە هاتینەوە هاتینە ڕانیە و لەوێژ وەڵقاسر ئێمە هاتین لە هەولێر کە هاتینە هەولێر بەڕاستی هەولێر تقریبەن ئازاد کرابوو. کەواتە وەکو سلێمانی یەکەم جار کە ڕاپەڕی لە سلێمانی ڕوویدا خەڵک هەوڵیدا دەست بگرێت بەسەر دام و دەستگاکانی ڕژێمی بەعەس و کۆنتترۆلی ئەو شوێنانە بکە بۆ نمونە وەکو ئەم نەسوورەکە لە هەولێر یەکەم شوێن کە جەناب دەڵی وەکو ئازاد کرابوو یانی دەستیان پێکرد بوو یەکەم شوێن کێ بوو کە کۆنتترۆل کرابوو؟ ئەمنی هەولێر بوو، پارێزگای هەولێر بوو، ئەو منزومەی استخباراتی شیمالی بوو، ئەوێ ئاخر جێ بووما بوو لەگەر فەیلەقی ئەمە کە هاتین شەڕ لە فەیلەق بوو، کۆپتەر دەسوڕانەوە و مەسئولەکانیان قوتار دەکرد دەڕۆیشتن، ئەوی دیش هەموو جەیشەکە ڕۆیشت و هەولێریان بەجێهێشت. بەڕاستی شتێکی خەیاڵی بوو لە لامان ئەو ڕاپەڕینەی ئەو ملەتێ بەژن و پیا و منداڵ و هەمووی هەموو ئەو دەسەڵاتدارانەی ڕژێم کەس نەما هەمووی گیرا هیچ بەرپرسێک دەستگیر کراوەکو ئەوەی سلێمانی لە سلێمانی زۆر لە بەرپرسە باڵەکانی زۆر دەرجی کوژراشن لێرەش هەر بە هەمان شێوە بوو یا هەمویان ڕایان کرد ڕۆژ کوژرا هەبوو گیراو هەبوو لە ئەمن و لە منزومەی استخباراتی شیمالی لەوانان کوژرا و برینداریان هەبوو، ئەسیر هەبوو. بەڕاستی ئەمان لۆ مێحوەری قوشتەپە دانرا بووین کاتێکی کە هاتینە ئێرە چوین لۆ مێحوەر ڕێ تووشی مدەڕعە و دەبابە و ئەوە بووین خەڵک گرت بووی دەهاتن بەرەو هەولێر ئەمەش ئەوە لیوەمانزانی قووەتە دێل و هەولێر. کاک شێخەڵا ئەو خەڵکەی کە بەرەنگاری ئەو هێزە سەربازی ناو هەولێر بووە هەر خەڵکی هەولێر بوو یا خەڵکی دیکەشە هاو لە شارەکانی ترەوە یارمەتی خەڵکی دیش هاتبوون لە چۆمان لە حاجۆمەران پێداوەرە هەتا دێ شەقراوە آخر بە مەرحەلە هاتبوون قووەتەکانی ما ئەمە کە هاتین شتێکی زۆر سەیر ئەو هەموو جەیشەی عراقی تەنها لە سپیلکی بە کۆپتەر قائیدەکانیان ڕزگار کردبوو ئەوێنی هەموو بەبێ چەکدا لە ڕێ دەڕۆیشتن ئەو عالەما بەڕاستی ئەو جەیشەی کە زۆر زۆر خەرچی کوردی ئەزیەتدا بوو ئەنفال کیمیاواران تەهجیر تعریب تەبعیس هەمووی کردبوو بەڵام خەرچی کورد کە زۆر زۆر شەهمن زۆر هیچ کەس بێ ڕێزیەکیان لەگەر نەکردن من لەو وەزع خراپەی نانیاندانێ خەواندنیانەوە
زۆر بە ڕێک و پێچی بەڕێیان کردن. بێگومان هەمیشە میلەتی کوردوا بووە هەر چەندێک لەگەڵ دوژمنەکانیشی بوو هەر دۆستایەتی نواندووە و ویستێتی لە ڕێگەی ئاشتیانەوە چارەسەر بکە. کاک شێخەڵا گرنگترین ڕووداویان دیمەنێک کە لە پێش چاوە مابێت تا ئێستا لە زاکیرەی تۆیا دەرنەچێت چی بوو ئەو ڕۆژەکە بینیت؟ بزێک بە لێو تا هاتکەوایوت. ئەو ڕۆژە نارێم ئەوەی ئەمن کە بینیم کە زۆر پێی سەرسام بووم ئەو هجوومەی سەر دائیرەی ئەمنی هەولێر بوو. شەهیدی نەمەر خەجە باوە کە ئافرەتێک بوو پێشەنجی هجوومەکە بوو هەر لەوێ شەهید بوو زۆر پێی متەئەسیر بووم زۆر لەنادەم ناچی بەڕاستی قارەمانانە سینجی خۆیدا بەرگولەی و داوای لە خەرکەکەی دەکرد یان لە مەگەڕێنەوە هێرشکەن هەتا شەهید و فعلەن کەسیش نەگەڕاوە تا دائیرەی ئەمن. کەواتە یەکێک لە یەکەمین شەهیدەکانی هەولێر ژنێک بووە. ڕۆحی شاد بێت. دوای کۆنتڕۆلکردنی هەولێر هیچ مەترسیەک هەبوو کە دیسانەوە دووبارە دام و دەستگاکانی ڕژێمی باسییان هێز بێنێتەوە بۆ ناو هەولێر هیچ مەترسی ئەوەتان هەبوو؟ بەڵێ کاتی کە هەموو کوردستان ئازاد بوو بە کەرکووچیشەوە ڕژێم دەستی کرد بە جم و جۆل هێز کۆکردنەوە ئەمە زانیمان کە نیەتی ئەوەی هەیە هێرش دەکاتن. پاش فترەیەک تاوان پاش 20 مانگ ڕژێم دەستی بە هێرشی کرد لە کەرکووکەوە دەستی پێ کرد لە هەموو لایەکان هێرشی هینا لەسەر کوردستان بەڵام خەڵکی کوردستان ئەوەش بە قارەمانانە ئەوەیان قبوڵ نەکرد بکەونەوە ژێر دەستی ڕژێم هەمووی شاریان بەجیهێشت بەڕێکەتن کۆڕەوە بە ناوبانگەکەی کوردستان کە هەموو دنیای تاسان هەموو خەڵک لە جیهان هەولی ئەوەیاندا مەنتیقەی ئارامیان لۆ کوردستان دروست کرد و ئەو دەستکەوتەی ئێستا لەوێوە بنیان دنرا قوەی جەوی عراقی مەنعکرا شارەکان تقریبەن ئاسوودەیی پێوە بوو خەڵکەکە گەڕاوە شارەکان دوای دام دەستگاکان بە هاوکاری بۆ مفاوەزات لەبەی نیوە حکومەتی عێراق و شارەکان بە هاوبەشی ماوەی کورد ئیدارە دەکران پاشان ڕژێم ناچار بوو بەجیهێشت و کورد بۆ ساحەبی خۆی و ئیدارەی خۆی و بە ڕێک و پێچی ئیش و کارەکانی خۆنیان هەموو لە پێکەوە بەڕێوە دەبرد و زۆر خەڵک دڵخۆش و ئاسوودە بوو. کاک شێخەڵا یەکێک لە ڕووداوە گرنگەکانی دیکەی مێژووی کورد ڕێکەوتنامەی یانزەی ئاداری 1970 کە خۆش لە سەرتاوە باسی کرد هەرچەندە ئەم ڕێکەوتنامەیە حکوومەتی ئەو کاتە پابند نەبوو بە جێبەجێکردنەوە بەڵام لەوێەوە چۆن شۆڕژگەڕی کورد و بزافی ڕزگاری خوازی کورد گەشەی سند و کاریگەری چی بوو ئەو ڕێکەوتنامەیە لەسەری پاش 11 ڕێکەوتنەکە 11 شارەکانی کوردستان هەموو کەتنە ژێر دەسەڵاتی ئەو دەمی پارتی دیموکراتی کوردستان کە ئەو حاکمی کوردستان بوو بەبێ منافس زۆر بە ڕێک و پێچی ماوەی 4 ساڵ هەوڵدرا خزمەتی وڵاتەکە و میلەتەکەمان بکەن لەگەر ئەوەش مەشاکل و زۆر بوو لە نێوان ڕژێم و لە نێوان شۆڕش بەڵام خەڵکەکە زۆر بە ڕێک و پێچی ئامادە کرابوو ساز کرابوو تەنزیم کرابوو چ بە قووەتی پێشمەرگەی چ جەماوەرەکە کە ڕژێم ئەو نیەتی ئەوەی هەبوو تر هێرش کرایە سەر منتیقەکان و شەڕ دەستی پێکردەوە و شەڕێکی زۆر خوێناوی دەستی پێکرد لە زۆر شوێن لە زۆر منتیقا حکوومەت هێرشی هینا و دەشکا و لە هەندە جێش سەرکەوتنی بەردەستدەهێنا بەڵام هەتا ئەو کاتەی ڕژێم ناچار کرا بچی لە گەشای ئێران ڕێک بکەون
هێز و بازووی پێشمەرگە قارەمانەکان ڕابەرایەتی سەرۆک بارزانی نەمەر وای لە ڕژێم کرد کە ناچار بچیت لەگەر تەنازل دۆشای ئێران بکاو شۆڕشی کورد لەناو ببا. بەڵێ کەواتە باسی پێداگریت کرد کە وایان کردووە کە پێداگریان کردووە ناچار بکرێت ڕژێمی بەعس بچێت لەگەڵ شای ئێران ڕێکەوتن بکات. لە لایەکی دیکەشەوە مەلای مستەفای بارزانی پێداگری لەوە ئەکرد کە دەبێت ڕێکەوتنامەکە لەلایەن سەرۆکۆماری ئەو کاتەی عێراق بخوێنرێتەوە. ئەی ئەمەیان تا چەندێک کارێکگەری لەسەر هێزی پێشمەرگە هەبوو لەسەر ئەوەی کە بەگوڕوتین بن. طبعاً هێزی پێشمەرگەی بە هیچ لە هیچ کاتێک وەرەیدا نەدەبەزی هەمیشە وای دەزانی کە شەڕ دەبوو وای دەزانی جێیەکی خۆشی دەچیتر باوەڕ بکەنانی ئەو کاتە ئەوا بوو پێشمەرگە ئەسلەن نەیدەزانی ترسیە زۆر قارەمانانە بەرەنگاری هەموو هێرشەکانی دوژمن دەبووە لە زۆربەی هەرە زۆری جەبهەکان دوژمن دەشکاو نەیدەتوانی سەرکەوتنی بەدەست نەدەهێنا لەبەر ئەوە کە داوا کرا لە ئەوەی سەرکۆمار بەیانەکە بخینیتەوە ئەوە بوو کە ئیسپات ببیل و هێزی پێشمەرگەی و خەرچی کوردستان لۆ دۆستەکانمان کە پێشمەرگا ئەو دەورە کاریگەرەی هەبووە ئەو قۆتە کاریگەرەی هەبووە کاریزمای بارزانی نەمر ئەوەی سەلمان کە ڕژێم چۆک بۆ شۆڕشدا بنەوێنی و بەیانەکە بخینیتەوە ئەترا بکاکەوە کورد لە ناوناچی و سەرکەوتووە. کاک شێخەڵا وەکو باسیەوە کرد ملکەچ بێت بۆ کورد. هاتنی ئەو شاندەی عێراق کە هات ئەو کاتە بۆ چۆمان و باڵەکایەتی بۆ لای سەرکردایەتی شۆڕش و ئەو ڕێککەوتنامەیە واژۆ بکەن چۆن خوێندنەوەی بۆ کرا. کاریگەریەکانی هەتا ئێستش گەشتۆتەوەی کە هەر لێەوە دەستی پێکرد وەکو بناغەیەکی کوردایەتی و پێشکەوتنی کوردووە بەرەو هەتا ڕیفراندۆم و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و پێکەنانی هەموو ئەو دەستکەوتانە لێەوە دەستی پێکردووە. ئایا ملکەچکردنی حکوومەتی ئەو کاتە نەبوو بۆ مافە ڕەواکانی گەلی کورد؟ بێگومان ملکەچکردن بوو ئەو کاتە سەدام خۆی هاتە لای بارزانی نەمر کە داوای لێ کرد ئەو شەڕە ڕابوەستی و ئەمە ئامادەینە و هەرچی ئێوە دەتانەوێ حکمی زاتیژی ئەلان دەکەین و چی لە دەستمان بێ هاوکاریتان دەکەین لۆ ئاوادانکردنەوەی کوردستان فعلەن یعنی کە سەدام هاتە چۆمان لەوێندەرێ بارزانی نەمر دیت اتفاقەکە بە یەکجاری کۆتایی پێهات کرد ئیمزا بکرێتن بەڵام پاشان کاگدریسی نەمر و کاگ مەسعود و وەفدەی پارتی دیموکراتی کوردستان چوونە بەغدا لەوێ لەگەڵ ڕئیس جمهور و سەدام و هەموو قیادەی بەعز ئامادە بوون لە جەماوەرێکی یەکجار زۆر کۆ بووە کە بەیانەکە خیندراوە و شەڕ ڕاوەستا و ئاعتراف بە ئۆتۆنۆمی لۆ کوردستان کرا. بەڵێ ئێمە زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت و یادەوەریەکانی یانزدەی ئازارت بە بیری ئێمە و بە بیری خەڵک هێنایەوە و ماندوومان کردی بم بەیانە لە بەرنامەی ڕۆژباش لەگەڵمان بەشدار بووی بە ڕێزی شێخەڵا ئیبراهیم کە شاید حاڵێکی ڕاپەڕینی یانزدەی ئازار بووی. ئەگەر شتێکت ما بێ جەنابەت وەکو یادەوەری حەزکەی باسیکەیت ئەتوانی. سپاس بۆ کەناری 24 بۆ ئەو دەرفەتە والله هەر بە بۆنەوەوە سەلا و ڕێز دەنێرم بۆ جەماوەری تێکۆشەری خەرچی کوردستان بەعام سەدی ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ شەهیدەکانی ڕاپەڕێن کرد شەهیدانی کورد و کوردستان و سەروەریان بارزانی نەمر و کاکە ئیدریسی جوانە مەرگ زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بەخێر هاتی سەر چاو سپاس بۆ بەڕێستان لەگەڵ بەخێر هاتی. جیا لە یادی ڕاپەڕین و ئەو یادە مێژویانەی کە لەم ڕۆیە هەبووە بەگشتی لە مانگی سێدا کۆمەڵە یاد و بۆنەی زۆر تایبەت هەیە لەگەلی کورد هەرچەنە بە خۆش و ناخۆشەکانی شێوە گرنگن کە وەکو بناغەیەک بۆ دەستپێکی ئەو دەرەنجامە یاخود ئەوەی کە ئێستا هەمانە
یادیەکەینەوە هەمیشە بەرزڕایەگرین جا لەوانە ئێمە بگەڕێنەوە سەر بابەتی کۆرۆناش کە گرنگە لە ئێستا بە تایبەت بوو ئەو ڕێنمانەی کە بڵاوە کرێتەوە کە تا چەند پابند بین پێوەی بۆیە داواکاری گشتی سلێمانی هۆشداری لەبارەی پابند نەبوون بە ڕێنمایەکانی خۆپاراستن لە کۆرۆنا ئایا ئەنی گەشتوتەوەی کە داواکاری گشتی بێتە سەرخەت و داواکات کە پابند بن بەو ڕێنمایانەوە کە بەڕاگەنراوێکیش داواکاری گشتی پارێزگای سلێمانی بڵاوی کردوێتەوە هۆشداری ئاات بە هاوڵاتیان کە دەستگاکانی ڕاگەاندن و هاوڵاتیانیش بە هەماهەنگی لەگەڵیان بن و ئەگەری ئەگەر پابند نەبوون بۆ ڕێنمایان تەندروستیانەوە و خۆپارێزی بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا ئەوە جەختەکەنەوە ئەم دوو ینی ئەو کاتە چاودێری زیاتریان هەڵێتە سەر و لە دوو خاڵیشدا ئاماژەیان پێکردو. بەڵێ کە یەکەمیان ئەوەیە کە هەر کەسێک پابند نەبێت بە ڕێنمایەکانی تەندروستیەوە دەبێتە هۆی مەترسی بۆ ژیانی خەڵک ئەوە ڕێکاری یاسایی توندی بەرامبەر دەگیرێتە بەر کە جێخۆشیەتی کە سزای یاسایی بدرێت و هەروەها هەر دەستگایەکی ڕاگەاندن کە بینراو بێت بیسراو بێت نووسراو بێت ئەو زانیاری و ڕێنمایی تەندروستی بەدەر لەوانی کا لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە بڵاو دەکرێتەوە بڵاو بکاتەوە ئەمانیش بە هەمان شێوە یاسای تند بەرامبەریان دەگیرێتە بەر کە ئەمانە دوو خاڵن زۆر خاڵێکی سەرەکین هەم لە ڕێی زانیاری هەڵەوە خەڵک دەکرێت تووشی ئەو مەترسیە ببێت و هەمیش لە ڕێی ئەوەی کە ئەگەر کەسێک حاڵەتێک بە شێوازێک ئەزانێت کەسەکە هەیە حاڵەتەکە هەیە ئاگادار ناکاتەوە یاخود خۆی ناچێت پشکنین کا لە ترسی کەرەنتینەکردن و پشکنین ئەوانە دەبێت جگەرەوەی کە نەخۆشەکەشی توش بووە سزای یاساییش دەدرێت و بڵاو نەکردنەوەی زانیاری هەڵا بەڕاستیەکێکە لە خاڵک گرنگەکان چونکە ئێستا ئێمە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای بە هەر هەڵەیەکی بچوو کە لەلایەن کەسێکەوە ئەنجام ئەدرێت لەوە ئەچێت ئەو هەڵەیە زۆر دەرەنجامێکی زۆر گەورەی لێ بکەوێتەوە بۆیە با پابند بین هەمومان پێکەوە تێکڕا پابند بین بۆ ڕێنمایانەیەکە لەلایەنە فەرمیەکانەوە دەردەکرێت. بەڵێ هەرچەندە هەموو چین توێژەکانی کۆمەڵگە ئاگدار کراونەتەوە لە وەرگرتنی ڕێنمایەکان لە ڕێکارەکان کە چۆن بگیرێتە بەر بێگومان هونەرمەندانیش جێدەستیان دیارە کە بۆ بەرەنگاربوونەوەی بە شێوازی خۆیان ئەیگەێنن چەند هونەرمەندێکی دیاری سلێمانی کلیپێکی گۆرانیان لەبارەی ڤایرۆسی کۆرۆناوە لە نەخۆشخانەی شار تۆمار کرد. گۆرانیەکە لە نووسینی دکتۆر شێرکۆ عەبدوڵایە و ئاسۆ جەمال موختاریش کاری دەرهێنانی بۆکە کە ئەبڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو کارەکانیان تەواو بێت و لە کەناڵەکان بڵاو بێتەوە و ئامانجیش لە گۆرانیەکەوەیە کە هەم لە ڕوویەکەوە ڕەخنەگرتنە لە ڕوویەکی دیکەشەوە ڕێنماییدانە بە هاوڵاتیان و خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا. ئەو بدەی دێ بە بڕڕێبینەوە ئەمەدا بوو من ئێمە وەکو هونەرمەندان هەڵمەتێکمان دەست پێ کردووە بۆ واعیکردنەوەی خەڵک وایسا ئەم ڤایرۆسە لە ناوایە ئەبێ هەمومان وەلو من لە ڤایرۆسەکە هیچ نازانم بەس ئەوە نازانم ئەمەی کە من قسە ئەەکەم لەسەر قسەی دکتۆرەکان قسە ئەەکەم کە ئەبێ پاک و تەمیزی و کۆمەڵێ شڵ ڕەشاوکردن و ئێمە ئەمە دووەم کارمانە بۆ ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بە ئەرکی سەرشانی خۆم ێزانم وەکو هونەرمەندێ هیوادارم ئەو هونەرمەندانش ئەگەر بە دێڕێکیش بێ خەڵک واعیکەنەوە هونەرمەند خەڵک جۆی لێەگرێ. بە برای بەڕێزم کاگاسوی جەمالی موختارم وت ئەتوانێت شتێکمان بۆ وەکو سەوت بۆ بکە ڕەزامەنی خۆی پیشانەوە لێرەوە زۆر زۆر سپاسی دکتۆر شێرکۆ عەبدوڵڵاکەم برای بەڕێزمە پێم وتمان شعرێکمان بۆ دانێ وەکو تەنس ئەویش بەڕاستی زۆر بە ئازایانە و شتێکی زۆر جوانی بۆ نووسیوین و ئێمەش دوێنێ سەوتەکەمان تەجیل کردووە و ئەمڕۆ لە خەسەخانەی شار تەجیل یەکەین.
پاشوی کە گۆرانەکە تەواو خۆم دانیشتم بە شێوەیەکی ئەکادمیانێ و بە شێوەیەکی وەکە بتوانین ئیشێکی جوان بۆ ئەم گروپە بکەم. ئمڕۆ هاتوون بۆ خەسەقانی شاریسا و دەستەکەین بە کلیپەکە کە لە ساڵحی خەڵکە بۆ خەڵکە خەڵکی تەمەنیسان زۆر ڕێنمای لە کەناڵەکانێ بۆ کۆرۆناکە، بەڵام ئەم شێوەی ئەمە شێوەیەکی تەنز و شێوەیەکە کە لە مناڵێکە تا گەورەیە توانێت گوێ لەبەروی کۆمەڵی هونەرمەندی خۆشەویستن کۆمەڵی خەڵک جوان لێگرێ. ئێستا دەستەکەین بە ئیشەکە و ئیشەڵا ئیشەکەمان سەرکەوتووە و کلیپەکە 3 دقە و 26 ثانیە. 8 ئەکتەری سەرێکی دەوری تیابینن، سیانیان سۆڵی گۆرانەکاڵێن، کاگمایرە کاگەحمە ئاڵاخانە، باقی پێنج کەسەی کەش وەکو کۆرسی گۆرانەکاڵێن، یعنی ئستا وامە لێکەوتە 3 ئەکتەری سەرێکی گۆرانە و باقی پێنجگەی کۆرس گۆراڵێنە. بەڵێ هوەری گۆرانی وتینیش وەکو هوەرەکانی دیکەی کاریکاتێر و موزیک و یان وێنەکێشان شێوازێکی دەربڕینە لەو شتانی کە مرۆڤ لە چواردەری خۆیان هەستی پێکات بە جۆری خۆی دەری ئەبڕێتەوە. ئەمە شێوازێک بوو لە دەربڕینی مەترسیەکانی کۆرۆنا لەلایەن ئەو گروپەوە. سەرتاشێک لە کەرکووک چەندین پاکێجی جیاوازی بۆ مشتریەکان یاخود بۆ کەسانی کە سەردانی ئەکەن هەیە و سەرتاشەکە لە بری پارە کیسەیەک پلاستیک یان قوتوویەکی خواردنەوە گازیەکان وەرەگرێت کە ئامانجلی هەندانی خەڵکە بۆی کە خەڵکەکە ژینگە پاکڕا بگرن و لە جاتێکە پارە وەربگرێت لە بری ئەوە شتێک وەرەگرێت کە ئەگەریەوەیە ژینگە پیسکات لەما ئەبێتە کللتورکردنی کە ببێتە کللتورکردنی خوێندنەوە بەڵێ بە دەیکاتە کللتورێکە بۆ خوێندنەوەی کتێبیش بێت بە دیاری پێشکەشی ئەو کەسانەیەکات دوای ئەوەی کە سەرتاشینەکەن لە لای ئەو و یان قاوە یان یان نسکافەیەک پێشکەشی سەردانی کاران دەکات. پێکەوە دەیبینین کات چۆن کار دەکات ئەم سەرتاشە. یەکێک لە گەڕەکە میلەکانی کەرکووکە و زبڵ و خاشاکێکی زۆری لێ کۆبۆتەوە. سەرتاشێک لێرەیە و لە بری حکوومەت ئەمە چارەسەر دەکات لە شوێنی خۆتەوە دەست پێ بکە. ناوی پرۆژەکەی تەمەنە. ئەو لەم ڕێگەیەوە دەیەوێت ژینگەی گەڕەکەکەی جوانتر بکات و خوێندنەوەی کتێبیش بە کللتور بکات. لێرە سەرتاشین لە بەرامبەر کیسەیەک پلاستیک یان قوتووی خواردنەوە گازیەکانە. لە شوێنی خۆتەوە دەست پێ بکە. ئەو چالێنجە ئەو واتە لە گەڕەکەکەی خۆتەوە لە کۆڵانەکەی خۆتەوە لە پێش دەرگای خۆتەوە هەر خۆڵ و خاشاکێک فڕێدرا بوو لە پێش دەرگاکەی تۆ 25 پارچە بۆ کۆکەیتەوە واتە ئەگەر چەندێ زیاتریش کۆکەیتەوە چانسی پاکێجی زیاترت بەردەست بێت لە لای من. پاکێجەکان خۆی لەوانە ئەبینێتەوە تۆ 25 پارچەت کۆ کردەوە قژ و ڕیشتاکردن بە خۆڕاییە. ئەگەر پەنجابێ هەڵبەتە قژداهێنانش بە خۆڕاییە. چەندێ زیاتر تۆ کۆ بکەیتەوە پاکێجەکان خۆی لەوە نابینێتەوە کە کتێبێک شت بە دیاری پێ ببەخشم. من ئەمێ بەم کولتورکردنە بەم چالێنجە دووبارە خۆشەویستی خوێندن گەڕێنمەوە ناو خودی ئینسانەکان. ئامانجێکی دیکە ئەم گەنجە کەمکردنەوەی ئەرکی کارمەندانی شارەوانیە، چونکە ئەو پێی وایە پاک و خاوێنی و پاگڕاگرتنی گەڕەک و کۆڵان ئەرکی هەموو تاکێکە بێ جیاوازی. ئامانجی من لەم کارە ئەوەیە ئاسی هۆشیاری تاک بە ئاگا بێنم لەوەی بەرپرسیارەتی پاک و خاوێنی شار نەک لە ئاستۆی شارەوانیە بەڵکو لە ئاستۆی تاک بەتاکی خەڵکی ئەم شارە و کوچە و کۆڵانی ئەم شارەیە. هەڵبەتە ئەم کارەمان بۆ ئەوەیە کە
تۆزێ بارگرانی لەسەر شانی برا و کارمەندەکانی شارەوانی کەم بکەینەوە کە لە کەرتی تایبەتی کۆمپانیای پاکوخاوێنی شارە کارەکەن. تەمەەن با پرۆژەکەی جگەلەوەی ئامانجەکەی دەپێچێت سوودێکی دیکەی بۆ کەسانی کەم دەرامەت ئەوەیە دەتوانن بە بێپارە سەریان بتاشن. ئەوانەی کە لە ڕووی مادیەوە کێشیانێ ئەتوانێت هەڵبسێ بۆی بە پارە تەراش نکات سەری خۆی چاک نکات ئەتوانێت ئەو پاشەڕۆکانەی بۆ بێنێ کاکتەمان خۆی وەک خۆبەخشێک داناوە ئامادەیە کە چەندێک پێداویستی لێرە هەیە لە سپڕای لە جاڵ لەوانە بەکاری بێنێ لە گرفانی خۆیان وە پارەشی لێرە سنێ بێ بەرامبەر کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە گەڕک و کۆڵانەکانی کەرکووک کێشەی گەورەی شارەوانی و ئیدارەی کەرکووکە پەیڕەوکردن و گرنگیدان بە بیرۆکەی ئەم سەرتاشە لە شوێنەکانی دیکە ژینگەیەکی باشتر و پاکتر فەرەهەم دەکات. لە سەرتاشخانەکەی تەمەن جگەلەوەی قاوا یا چاو نیسکافەت پێشکەش دەکرێت. ئەوانەی خوێندەواریان هەیە پێویستە تاکو سەرایان دێت کتێب بخوێنەوە. ئەمەش لە سەردەمی مۆبایل و تەکنەلۆژیادا ئەگەر چی شتێکی قورسە بەڵام یاسایە و هەمووانەی دێنێرە دەبێت جێبەجێ بکەن. هێبنگەلەوە کوردستان 24 کەرکووک. بێگومان هەر کەس کە خاوەن کارێکە بە یاخود بەهرەیەکی هەیە کارێکی ڕۆتینی ڕۆژانەیە بەڵام لەگەڵ ئەوەشە داهێنان لە کارەکەی خۆدا ئەمە جیاوازیە ئەو کەساکە بە ژمارە و جیاوازیەکە لە هەموو هاوپیشەکانی دیکەی وەکو ئەم سەرتاشەکە هەم لەگەڵ کارەکەی ئەوێت کە پەیامێکی ژینگە دۆستی بگەێنێەوە خوێندنەوەی کتێب کاتە کللتور بەڕاستی هەریەک لە ئێمە لە کارەکەی خۆمانەوە ئەتوانین داهێنانێ بکەین و ببینە ژمارەیەک لە ناو ئەو هاوپیشانەی خۆمانە. دوای ئەم دیمەنە جوانەی سەرتاشەکە کە بینیمان و لەگەڵ کەش و هەوا خۆشەکەی ئەمڕۆ بینەری کەش و هەوای شارەکانی کوردستانە لیمزین تاکەی بەردەوامە بێت ئەم کەشە خۆشە. ئەم ڕۆژ پرۆگرامەکەمان بە کارێکی دیکەی بە کۆمەڵی
ئافرەتان دەڕازێنینەوە کە هەموو کرێکارەکانی کارگەیەکی بەرهەمهێنانی قارچک یا کوارکیشی پێ ئەڵێن لە پارێزگای سێواس لە باکووری کوردستان کە هەمویان ئافرەتن. کارگەکە ڕۆژانە توانای بەرهەمهێنانی تۆن و نیوێک قارچکی هەیە کە بەرهەمەکەی پێداویستی ناوخۆ و شارەکانی دەوروبەریشی پڕەکاتەوە و کارگەکە لەسەر ڕووبەری 12,000 متر چوارگۆشە دروست کراوە. پێکەوە ببینین ئەم ژنانە چۆن بەیەکەوە کار دەکەن لەو کارگەیە. هەموو کرێکارانی کارگەیەکی بەرهەمهێنانی قارس لە شاری سێواس لە باکووری کوردستان ئافرەتن. کارگەکە ڕۆژانە توانای بەرهەمهێنانی تۆن و نیوە قارچی هەیە. هەموو کارەکانی کارگەگەش لەلایەن ئافرەتانەوە بەڕێوە دەبرێن. کارگەی بەرهەمهێنانی قارس لە سێواس با بەهای 4 ملیۆن لیرەی تورکی دروست کراوە. بەڕێوەبەر و دامەزرێنەری کارگەی بەرهەمهێنانی قارس لە سێواس دەڵێت دەتوانن پێداویستی ناوخۆی شارەکەیان و دەوروبەری دابین بکەن. pazarcılık geçmişimiz vardı bizim. سەرەتا بەرهەمی قارچک لە مێرسین و ئەنتالیاوە هاوردێ پارێزگاکەمان دەکرا. هەر بۆیە بڕیارماندا کارگەیەکی لەم شێوێ دامەزرێن و ڕۆژانە تۆن و نیوێ قارچک بەرهەم دەهێنین. لە ناوە دەرەوەی شارەکەمان خواست لەسەر بەرهەمی کارگەکەمان هەیە. یەکێک لە کرێکارانی کارگەکە ئاماژە بەوە دەکات پێویستە ئافرەتان هاوشانی پیاوان کار بکەن و بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. کارێکی باشە ئافرەتان بتوانن لە شوێنی ئاوا بە ئازادانە کار بکەن. بەم شێوەیە ئافرەتان دەتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. لێرە تەنیا ئافرەتان کار دەکەن، بێگومان ئەوەش کارێکی باشە. کارگەی بەرهەمهێنانی قارس لە گوندی بۆستان سەر بە پارێزگای سێواس لە باکووری کوردستان لە سەر ڕووبڕی 12,000 متر چوارگۆشە دروست کراوە. کارگەکە لە 12 ژوور پێکاتۆ و هەر ژوورێک 135 متر چوارگۆشەیە. کارگەکە توانای هەیە مانگانە 75 تۆن قارچک بەرهەم بهێنێت و بیخاتە بازاڕەکان. ئەوە تا سۆڤان هێزی ژنان دەستی کاری ژنان چەند گرنگە و چەند کاریگەرە کە بەتەنیا خۆیان دەتوانن کارگی هەموو پارێزگاکان و شارەکەی خۆشیان دابین بکەن. با بەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 121,500 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە 135,000 دینارە و 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 156,000 دینارە و 100 لیرەی تورکی بە 19,800 دینارە. 100,000 تومەنی ئێرانیش 8,000 دینارە. نرخی ئەمڕۆی زێریش هاژە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە بێ کە مسقالێک زێری عیار 24 بە 320,000 دینارە و مسقالێک زێری عیار 21 بە 280,000 دینارە. مسقالێک زێری عیار 18 بە 235,000 دینارە. لە کاتێکدا کە چاوەکان زیاتر لەسەر دۆخی ئاڵۆزی لیبیا بووە، ساڵی 2011 گەنجینەیەکی مێژووی لە بەنغازی لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بەتاڵان براوە و هەزاران پارچە شوێنەواری گرنگ کە هینی لیبیایە لەوێ دەرکراوە و براوە و براونەتە وڵاتانی تر و ئێستا دەسەڵاتدارانی ناوچەکە کە لە لیبیان بە هەماهەنگی لەگەڵ یونسکۆ و ئینتەرپول هەوڵی ئەوەیان داوە کە ئەو شوێنەوارانە بگەڕێنەوە بۆ ناو لیبیا. لە 2011ەوە شەڕواڵۆزی بەرۆکی گرتووە و تا ئێستا بەری نەداوە. هەر لەو ساڵەدا کاتێک چاوەکان زیاتر لە سەردۆخی ئاڵۆزی لیبیا بوو، گەنجینەیەکی مێژووی لە بنغازی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بەتاڵان برا و هەزاران پارچە شوێنەواری گرنگ برانە دەرەوەی وڵات. تەنیا چەند پارچەیەکی کەم ماونەتەوە. ئەمە کارەساتێکی گەورەیە. نزیکەی 10,000 پارچەی شوێنەواری لە سەردەمی زانای بەریتانی گوتچایلد و ئەوانی دیکە کۆکرابوونەوە. ئەوانەی لێرێژ نمایش کراون پارچەی زۆر گرنگن و لە بەنکی بازرگانی کاکەوتونەتە نزیک گۆڕەپانی شارەوانی هەڵگیراون. ئێستاش دەسەڵاتدارانی ناوچەکە بە تایبەت بەرپرسانی تایبەتمەند بە شوێنەوار ناسی هەموو هەوڵێک بۆ گەڕاندنەوەی پارچە شوێنەواری دزراوەکان دەدەن و ئەمەش هەماهەنگیان لەگەڵ یۆنسکۆ و ئینتەرپول کردووە.
الحروب ما خلتناش نتابع جيدا شەڕ ڕێگەی نەدا بە شێوەیەکی باش بە دوای ئەم بابەتەوە بین. پێویستە لە ئیتالیا و لە ڕێگەی یۆنسکۆ و ئینتەرپۆلەوە کار بکرێ، چونکە ئەم گەنجینەیە تایبەتە بە شاری بنغازی و مێژووی لیبیا، بۆیە دەبێت ئەم پارچە شوێنەواریانە بگەڕێنەوە. هەموو لایەکیشمان بە ئینتەرپۆل و یۆنسکۆشەوە ئاگادار کردوێتەوە. وإن شاء الله بإذن الله حنستردهم بإذن الله. وەک زانایانی شوێنەواری بنغازی باسی دەکەن، گەنجینە بەتاڵان براوەکە لە 10,000 پارچە شوێنەوار، 400 دراوی زێڕی، 2500 دراوی زیوی و 4500 دراوی برۆنز و 300 کەلوپەلی ڕازاندنەوە پێکات بوو. پێشتر لە بانکی بازرگانی نیشتیمانیدا پارێزراو بوون تا لە کاتی سەرهەڵدانی شەڕ لە 2011 تاڵان کرا. گەنجینەکەش بۆ سەردەمی ئەسکەندەری مەکدۆنی دەگەڕێتەوە. فاروق محەممەد، کوردستان 24. مانەوەی شوێنەوار یا مانەوەی کولتور یا مانەوەی هەر شتێک کە ڕەسەنایەتی وڵاتێک ئەگەێنێت زۆر گرنگە بۆ مێژووی ئەو وڵاتە و زۆر بە ئێمە شارەزا یا ئاگاداری ئەوەی هەین کە ئەزانی لە جەنگەکان کاتێکە هێزێکی بیانی دەچێتە ئەو وڵاتە داگیری ئەکات بەبەردەوام دەست ئەخرێتە سەر ئەو شوێنەوارانە بۆی کە مێژووی ئەو وڵاتە پارتاو کات و بیسڕێتەوە. بابەتێکی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکرد و نەویژەوەیە کە پەڕەشوتوانێکی هێزی سەربازی بەریتانیا پاش 12 ساڵ توانی دەستی ڕاستی بجوڵێنێت. دارین فولەر لە ساڵی 2008 لە ئەفغانستان بەهۆی شەڕەوە تووشی پێکدادانە بێت و دەستی ڕاستی تووشی پێکانە بێت. بەڵام بەهۆی مەچەک و دەستێکی ئەلکترۆنیەوە ئێستا دەتوانێت خۆشترین کاتەکانی ژیانی لەگەڵ کچە تاقانە 3 ساڵانەکەی بەسەر ببات و بە درێژایی ڕۆژ بەیەکەوە یاری بکەن و وێنە بکێشن. سەربازێکی بەڕێتانی توانی دەست و مەچەکی دەستکردی بۆ دروست بکرێت و جارێکی دیکە بە دەستی ڕاستی دەستی کردەوە بە نووسین و وێنەکێشان. دووبارە وێنەکێشان لەگەڵ کچە 4 ساڵانەکەی یەکێک بوو لە ئاواتەکانی دارین فولەری سەربازی پێشووی بەڕێتانیا. ئێستا لە ڕێگەی پرۆگرامی تایبەتی بیمەی تەندروستی سەربازیەوە ئەم دەستە ئەلکترۆنیەی بۆ دروست کراوە. لە هەموو شتێک بە چێشتر بۆ من لە ئێستادا یاریکردنە لەگەڵ منداڵەکەم. ماوەیەکی زۆر تەنها تەماشایم کردووە کە سەرقاڵی یاریکردن بووە. لە سوپادا دەستی ڕاستم لە دەست و جگەلەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەری خراپی بەسەرمەوە بەجێهێشت. بەڵام وردەوردە هەوڵیەوە دەدەیت خۆت ڕابهێنیت. ئێستا ئەم دەستە یارمەتیم دەدات زووتر هەست بە چاکبوونەوە بکەم. فولەر لە ساڵی 1994 بۆ یەکەم جار چووە بەشی پەڕەشوتەوانانی سوپای بەریتانیا. لە ساڵی 2008 و لە ئەفغانستان بەهۆی کەوتنە خوارەوەی هاوەنێکەوە قۆڵی ڕاستی لە دەستدا. ئەم مەچەکە لە ڕێگەی هەستەوەری تایبەتەوە ماسولکە بچووکەکان دەجوڵێنێت. هەر بۆیە وەک دەستێکی ئاسایی کار دەکات. هەر مەچەک و دەستێک 5,000 جونەی ئستەرلینی تێدەچێت و بە ماوەی تەنها 1 ڕۆژ دروستکردنەکەی تەواو دەکرێت. ئەم داهێنانە بۆ هەموو کەسێک بەردەست نییە، بەڵام فولەر هیوای وایە ئەو یەکەم کەس بێت بۆ کردنەوەی دەرگای هیوا بەڕووی زیان پێگەیشتوانی جەنگ و خاوەن پێداویستیە تایبەتەکان. بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 300 ملیۆن قوتابی لە خوێندن دابڕاون. بەپێی ئاماری ڕێکخراوی یونسکۆ سەربەنەتەوەیە گرتووەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 300 ملیۆن قوتابی لە سەرتاسەری جیهان لە خوێندن دابڕاون. بەرپرسانی ڕێکخراوی یونسکۆ ڕایانگەاندووە کە ڕاگررتنی داوامی قوتابخانەکان بەو شێوە خێرایە وێنەی نەبووە و ئەگەر بەردەوامیش بێت مەترسی و کارەسات لەسەر پرۆسەی خوێندن دروست دەبێت. کە ڕێکخراوی یونسکۆ ئاماژەی بۆش کردووە ئێستا نۆوڵاتی دیکەی جیهان بڕیاری ڕاگررتنی پرۆسەی خوێندنیان لە چەند ناوچێکی وڵاتەکەیان داوە. جەختی دەکاتەوە ئەگەر ئەو نۆ وڵاتە بڕیاری ڕاگررتنی دەوامی قوتابخانەکان جێبەجێ بکەن ئەوە 180 ملیۆن قوتابی دیکە لە خوێندن دابڕێن کە بەمە زۆر ئەکات ژمارەکە. فستیڤاڵی چیرۆکی بانا بەهۆی کۆرۆنا هەڵوەشایەوە دەستەی بەڕێوەبردننی 12مین فستیڤاڵی چیرۆکی بانا لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوتەوەکە
هەرچەندە بڕیار بووە 21 ئەم مانگە فستیڤاڵی چیرۆکی بانە بۆ ماوەی 3 ڕۆژ بەڕێوە بچێت بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان و میوانان بڕیارمان داوە فستیڤالەکە بۆ کاتێکی نادیار دوا بخەین. ئاماژی بۆش کردووە کە دوای تێپەڕاندنی ئەم دۆخە هەڵبژاردننی کۆتایی بۆ بەرهەمە بەشدارەکانی فستیڤالەکە کرێت و ڕێوڕسمەکە سازەکرێت هەروەک بە هەمان شێوەی چەند ڕۆژی ڕابردوش کە فستیڤالی نەورۆز لە سنە ڕاگیرا و هیچ شتێک ناکرێت بۆ یادی نەورۆز. بەڵێ بە هاتنی کۆرۆنا زۆربەی چالاکیەکانی هەموو جیهان لە فستیڤاڵ و هەموو شتەکان ڕاگیراوە. ئەمڕۆژ لەگەڵ هاژێ هاوکارم هەڵماندا زۆرترینی هەواڵەکان پڕباخترینی هەواڵەکان و سەرنجڕاکێشترینی ئینهاوس و بوو پاکێجەکانتان بۆ بخەینەڕۆ. بەڵێ بینەرمان بن سبێنێ کاتژمێر حوت دێنەوەلاتان بۆ هیواین کاتێکی خۆشتان بەسەر بردبێ هەر شاد بن خاتان لەگەڵ.